بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بەم بابەتە کە کوردستان 24 ئەمڕۆ ڕووماڵەکەی بۆی بەردەوامە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێبەری سەنتەری عراقی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان دەکەین کە بەڕێزیان لە ئەمانی ئوردنەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت هەموو کابینەیە کە عراق لە هەوڵی ئەوەدایە حکوومەت پێک بهێنێت پشت بە کۆمەڵێک ڕێککەوتن دەبەستێت ئیدی خەریکی ڕێککەوتنەکان دەبێت بە هەزار حاڵ تا هەوڵ دەدرێت ڕێککەوتنێک ئەنجام بدرێت بەڵام دواتر ڕێککەوتنەکان پابندبوون پێیانەوە زۆر لاوازە ئەمە بۆ وایە؟ ئەمە شتێکی جێگەی نیگەرانیە زۆر و جەخت لەوە دەکاتەوە کە ئاماژەیەکی زۆر مەترسیدارە بە پابندنەبوونی لایەنە سیاسیەکانی عێراق بە دەستورەوە واتە ئەگەر پابندبوون بە دەستور هەبوایە و ڕێزگرتن هەبوایە ئەو کێشانە ڕویان نەدەدا و قەیرانەکانیش سەریان هەڵ نەدەدان بە تایبەت مادەی 140 پەیوەندی بە ناوچە جێنەکۆکەکانەوە هەیە ماوەی 20 ساڵە ئەم مادەیە بە هەڵپەسێردراوی ماوەتەوە و نەیانتوانەوە چاری سار بکەن هەروەها مادەی تایبەت بە پرسی پێشمەرگە هەروەها لە دامەزراوەکانی دەوڵات لەبارەی پرسە ئەمنیەکان لە ئەنجومەنی نوێنەران هەموو ئەمانە پێمان دەڵێن کە ئەو ڕێککەوتنانەی لە ڕابردوودا ڕوویان داوە و کراون بۆ ئەو لە پێکێنانی ئیدارەی دەوڵەتیش هاوپەیمانەتی ئیدارەی دەوڵەتیش ئەوەمان بۆ دەرکەوت کە جارێکی دیکە ڕێککارەکان پێشێل کرانەوە بەرامبەر بە دەستور و هەموو ئەو هەوڵانش دەدەن سەرەتا بۆ پێکێنانی حکوومەت بۆ ئەوەی لە قەیران بچنە دەرەوە بەڵام دواتر خۆیان لێ دەدەستنەوە و چوارچێوەی هەماهەنگی ئەوەی پشتڕاست کردەوە کە جارێکی دیکە خۆی لە جێبەجێکردنی خواستەکانی پارتی دیموکراتی کوردستان کە هاوپەیمانێتی ئەوە لە ناو ئیدارەی دەوڵەتدا خۆی لە داواکاریەکان جێبەجێکردنی داواکاریەکانی دەدزێتەوە و دژاتی دەکات. ئەمە کاریگەری لەسەر ڕێککەوتنەکەی محەممەد شیع سوودانیش هەیە لەگەڵ هەولێر کە ئەو ڕێککەوتنەی لە نێوان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان و سەرۆکی حکوومەتی عێراقیش ڕێککەوتنێکی باش کراوە بۆ ئەوەی نەوت لە ناوچەی هەرێمی کوردستانەوە هەناردە بکرێت و ڕێککەوتن لەسەر هەموو لایەنە تەکنیکی و بڕگەکان کراوە بەڵام ئەوەی لە ئەرزی واقعدا دەبینین شتێکی دیکەیە حزبەکان دەیانەوێت کاریگەری بکەنە سەر ئەو ڕێککەوتنانە و ئەو هاوکاریە لەبار ببن کە لێنەوان هەردوو لادا هاتۆتە ئاراوە. باشە دکتۆر حزبەکان چێن ینی هەموو لایەنەکانن یاخود ڕەوتێک هەیە کە دەیەوێت هەر کاتێک کە کەشەکە لە نێوان هەولێر و بەغدا باش دەبێت ئەرێنی دەوێت تێکی بدات هەموو جار لە هەر ڕێککەوتنێکدا هەروە بووە گەر دیقەت بدەیە ئەم ڕەوتە بۆ دەیانەوێ وا بکەن چێن؟ بەڵێ بەگشتی من دەڵێم بەداخەوە چوارچێوەی هەماهەنگی هەمووی بەرپرسیارە بە تایبەت ئەو ڕەوتانەی کە لە ناو ئەو چوارچێوەیەدان و هەمیشە خۆیان لە پابندبوو بە یاساوە دەدزنەوە ئەو ڕەوتانن کە باوەڕی و متمانەیان بە سیستەمی فیدرالی نییە و نانەوێدان بە مافەکانی گەلی کوردستان و مافی چارەنووسی خۆیاندا بنێن ئەمە بەداخەوە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هیچ پابندیەک و ڕێزگرتنێک لە مادە دەستوریەکاندا نەکراوە ئەوانەی کە پەیوەندیان بە ڕێزگرتن لە مافەکانی گەلی کوردەوە هەبووە و هەندێک بۆ ئەوەش چەند ئەماش هەمیشە بووەتە هۆی ئەوەی ناسەقامگیری بێتە ئاراوە شەڕاکەتی ڕاستەقینە لە نێوان لایەنەکاندا نەبێت هەروەها نەبوونی هاوسەنگی لە دابەشکردنی ماف و شایستەکان و دەبین ئێستاش کە زۆرینەی شیعی ماوەی چەندین ساڵە دەسەڵاتی قۆرخ کردووە تەنیا لە بەرژەوەندی خۆی بڕیار دەدات و بڕیاری خۆی سەپاندووە قۆرخکردنی بڕیاری گشتی واتە قۆرخکردنی سامانی گشتی
دەبینین لە داهاتی نەوت $9 ملیار مانگانە هەیە هەمووی بەهەدەر دەچێت ئەمەش هەمووی بەهۆی سیاسەتی هەڵەکە لەلایەن حزبە شیعەکانەوە پەیڕەو دەکرێت ئەمڕۆ دەبینین عێراق ڕێژەی هەژاری لە ناو عێراقدا گەیشتۆتە سەرووی 125 و دەبینین زیاتر لە 4 ملیۆن کەس لە ژێر هەیڵی هەژاریدان سەقامگیری هەم ئەمنی هەمیش دارایی گرنگە خاڵی لە هەرە لە پێشی هاوڵاتیان یاخود گەلی عراقە بە شێوێکی گشتی هەر ڕێککەوتنێک کە دەکرێت و پاشان جێبەجێ ناکرێت ئەم ڕێککەوتنە ئەمە کێشە و گرفت بە دوای خۆیدا دەهێنێت جەنجاڵی لە نێو خەڵک گەلی عراقدا دروست دەکات باشە ئەگەر ڕێککەوتنەکان وەکو خۆی جێبەجێ بکرێت ئەمە لە بەرژەوەندی هەردوو لایەنەکان و عراق بە شێوێکی گشتی دانیە ئەی بۆ ئەوە ناکەن چێ لە پشتی ئەوە هەیە کە بیاوێت ئەم ڕێککەوتنانە نەکرێن من لەو باوەڕەدا ئەو حزبانەی کە ئێستا لە دەسەڵاتدان و بڕیاری سیاسیان کۆنتترۆل کردەوە و بڕیاری تەشریعیان کۆنتترۆل کردووە لە پەرلەمان لە ڕێگەی زاڵبوونیان بەهۆی زۆرینیان ئەو حزبانە لە بنەڕەتدا بە هیچ شێوەیەک باوەڕیان بە دەوڵەتی فیدرالی نییە و باوەڕی بە شەڕەکەتی ڕاستەقینەش نییە لەگەڵ فدرالیەتی کوردستان هەروەها بەشێک لەو حزبانە بەداخەوە پەیوەندیان بە ئەجێندای هەرێمایەتی و هەیە لە وڵاتانی دراوسێ بە ڕاشکاوانە دەڵێم یەکێک لەوانە ئێران هەروەها ڕەوایەتیان داوە بە ئێران بۆ ئەوەی ناوچەکانی هەرێمی کوردستان بردومان بکەن موشکباران بکەن دەبینین ئەمە پێشێلکاریەکی زۆر زەق و مەترسیداریشە هەروەها دەستدرێژیشە بۆ سەر مافی سەروەری عێراق و هەروەها مافی ئەوەیان بە پەنابەران نەداوە کە پەنام بۆ کە لە وڵاتانەوە پەنام بۆ عێراق و هەرێمی کوردستان هێناوە ئەمە بەداخەوە بینیمان فڕۆکەخانەی هەولێر بردومان کرا دەمێ سەرنجت بۆ بابەتێکی دیکە بۆ پرسیارێکی دیکە ڕابچێشم ینی وەکۆی دەبینی سوودانی بەرهەمی ڕێککەوتنێکی سیاسی لایەنەکانە باشە ئەی بۆچی لە بەرامبەریشدا هەموو ڕێککەوتنەکانی دیکە ینی لە بەرچاو ناگیرێت ڕێز و گرنگی بۆ ڕێککەوتنەکانی دیکە نییە ئەگەر وایە لە کاتێکدا سوودانی خۆی بەرهەمی ڕێککەوتنێکی لایەنەکانە باڵێ جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنانەی کە لە پێکێنانی هاوپەیمانی ئیدارەی دەوڵات و پێکێنانی حکوومەتی سوودانی هاتوونەتە ئاراوە و پابەند نەبوونیان بە ڕێککەوتنەکەی نێوان سوودانی و هەرێمی کوردستان بۆ دەبێتە هۆی ئەوەی کە قەیرانێکی زۆری قوڵ بێتە ئاراوە ئەو پێویستە لایەنێک هەبێت کە بەرپرسیارەتی ئەو چارەسەرکردنی ئەو کێشانە لە ئەستۆ بکرێت دەبینین وڵاتەکەمان لەلایەن هەندێک لایەنەوە بەڕێوە دەبرێن کە بە هیچ شێوەیەک باوەڕیان بە جێبەجێکردنی ڕێککەوتنەکانەوە نییە هەروەها ڕێزگرتن لە پێکاتەکان نییە باوەڕیان با وڵاتی فرە پێکاتەیی نییە ئەوانە بەرپرسیارەتی ڕاستەقینە لە بەرامبەر دەوڵەت و پێکاتەکان و گەل ناگرنە ئەستۆ گەلی کوردستان دەبینین ناتوانێت گەلی کوردستانیش لەگەڵ ئەم سیاسەتە هەڵانە هەڵ بکات هیچ ئەوانەی کە لە دەسەڵاتدان بە کورد و کرمانجی من پێتان دەڵێم کە هیچ کات پابند نەبوونە بە بەڵێنەکانیان و بەوانەی کە لە دەستوردا هاتووە و بە ماف و شایستەی پێکاتەکان تەنیا بڕیاری خۆیانە بەڵێ بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عراقی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان لە ئەمانی ئوردنەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ مادوو نەبی